داوایان کرد لێمان کە ئامادە بین لە هۆزەکانی شاری کەرکووک هەمووی بە هەموو برانەتەوەکانەوە بۆ ئەوەی بۆ یادی نەورۆز قائیدی عسکەری هاتووە سعد حربیکەوە تازە هاتووە لەگەڵ قائید شوڕتەی کەرکووکە لیوا عەلی متەشەر باسی ئەوەمان کردووەکەوە مەثەن با بڵێن چۆنی ئەم هینە دەست پێ بکات و ئەوە هەنگە لە قەڵاکەوە دائەنرێت بە هەموو شاری کەرکووک هەمووی ئامادە بێ لەوێ لە هەموو شوێنێک ئاگر نەکرێتەوە مەثەن لەم شاری کەرکووک پیسکەین و بۆ ناشرینی شارەکە جوان نییە مەثەن لە هەموو شوێنێ مەتای و مایە بستوێنین داوامان لەوە کرد ئەوانیش داوایان لێمان کرد کەوا هاوکاری یەکتری بکەین سەیتەرەکان بازنەکان گشتیان بکرێتەوە سیارە ئەڕوا بۆ ئەم لاوەلا بۆ خۆیان بەکەی خۆیان با سەفەری خۆیان بکەن و ئاژاوە نەبێ و کێشەیەک نەبێت لە بینمانە ئینشاءالله باسی ئەوەمان کردووە ئەوەی سێمە لێرە دانیشتوێت داوەتی هەموو شاری کەرکووکمان کردووە قایدەکەش خۆی داوای کرد لە هەموو شاری کەرکووک کەوا هەمویان دانیشتوونە پێکەوە دانیشتوونەکە ئامادە بن لەو ئاهەنگە ئاهەنگێکی پیرۆزە بۆ کوردی هەموو کوردستان لە جیهانە یعنی جەژنێکی نەورۆز مەثەن هەر بۆ ئێمە نییە وەک خۆیانی وتیان کاکە ئێمە ڕەبیعەکەی هاتووە یعنی بارەکە لەگەڵ یا جوانە بۆ ئێمە بەڵام ئێمەی تر زۆر شتمان هەیە لە یادی نەورۆزا زۆر شتمان کردووە لە ساڵی سێە دایمە ڕاپەڕێنەکانمان ئەغڵەبی لە ساڵی سێیا بووە ئێمە بەرز ئەیڕخێن ئەمە شتێکی پیرۆزە بۆ ئێمە نازدارە بەڵام پێویستی بە ئەوەیەکەوە بە ئەخلاق و بە ڕەوشتێکی کوردارێکی جوانەوە کار بکەین خزمەتی خەڵک بکەین ئێمە نەک مناسبەیەکمانێ بێ بتوانین عەزیەتی خەڵک بدەین و نەئارامی بخەینە ناو خەڵک وەم شتانە ناکرێت بەڕاستی ئێمە لێرە برایەکین و کەسێکین